جوانترین و گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا زۆر خۆشحاڵم لەگەڵ هاوڕێی هاوکارم ئەمیر دووبارە ئەوینەوە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی بەرنامەکەی خۆتان واتە بەرنامەی ئێمە و بینەران. زۆر سپاس چاوەگیان لەلامیشە سڵاوتان لەبێت عزیزان و خۆشەویستان هیوادارم کە لە هەر کوێیەکان ساغ و سڵامەت بن و مەجالی ئێوەشتان هەبێت تا کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەش بینەر و بیسەرمان بن هەروەک ڕواڵی هەموو هەفتە ئەم بەرنامەیەش چەند بابەت و چەند نامەیەکی ئێوەی عزیز کە ناردووتانە و زەحمەتان کێشاوە لەخۆ دەگرێت بەڵام پێشەوەی کێمە بابەتەکان دەست پێ بکەین پێمان باشە ناوبڕێک بدەین چین یددیوەیەکی پاییزی جوان ببینین دواتر لەگەڵ چاوەندێنەوە بابەتەکان دەست پێ دەکەین فەرموو. زۆر سپاس بۆ هاوڕێیانی بەشی مونتاژ بۆ ڤیدیۆ جوانی کە بڵاویان کردو هیوادارم کە ئێوەش بە دڵتان بێت چاوان بە هەر لێرەوە بابەتەکان دەست پێ بکەین لەم ڕۆژانەی دواییدا ئەباس پالیزار سیاسەتمەدار و ئەندامی لێژنەی بەناو بەدواداچوونی گەندەڵی مەجلس لە ئێران لەو توێژێکی تایبەتدا زۆربەی ئەو کەسانەی باڵای حکوومەت کە بە لایەنگری خامنەی دەناسرێنیان لەلایەن خامنەیەوە دیاریکراون بۆ پۆستە گرنگەکانی ناو حکوومەت بە گەندەڵی بەربڵاو لە دەستگا حکوومیەکان ناوبرد و لە هەمان کاتیشدا مشتەبا خامنەیی کوڕی خامنەیی بە تەنیا کەسێک ناسان کە دەتوانێت دژی ئەم گەندەڵیە بەربڵاوە لە نێو دەستگای حکوومەتیدا بوەستەوە بە قسەی ئەو کۆتایی بەم دۆخە دێنەیانی مشتەبا ئەم توێژە ئاگادارن ڕۆژی 19 ئابانی ساڵی 1403 لەلایەن سایتی دیدەبانی ئێرانەوە بڵاوکراوەتەوە دەتوانێت بەشێک لە نەخشەیەک بێت بۆ جێنشینی مشتەبا خامنەی ئەو قسانەی عەباس پالیزار لەسەر گەندەڵی ناو دەستگای حکوومەتی هەر لەسەرەوە تا خوارەوە بەڕاستی زۆربیان شتێکی تازە نەبوون خەڵکی ئێران لە مێش ساڵە باسی گەندەڵی لە دەستگای حکوومەتی کۆماری ئیسلامی دەکەن گەندەڵیە کە بۆتە بەشێکی گیانەکراوە لە سیستم و دەسەڵاتی کۆماری ئیسلامی بەڵام وتنی لە زمان کەسێک لەم ئاستەدا کە بە بدواداچوونی ئەم کارە وا دیارە دیاری کراوە بێوێنێ. بەڵێ ئەمیر منیش توێژەکەم بینی کە بەڕاستی جێگای سەرنجیشە گەندەڵی یابووری بە جێگای خۆی کە لە نێو دەستگای حکوومەتی تا بووەتە سیستم و هەروەک تۆ باست کرد بەشێکی گیانەکراوە لە دەسەڵاتی کۆماری ئیسلامیە لەوەش ئەولاتر گەندەڵی سیاسی کە لە قسەکانی پالیزداردا زۆر بەرچاو بوو زۆر نمونەی لە پیلانگیری دژ بە نەیارانی سیاسی و تەنانەت لە نێو خۆیاندا بوو و هەروەها جنایەتەکانی دەستگای قەزای و دەستگای ئەمنیەتی کۆماری ئیسلامی خستە ڕوو بەڵام هەروەک تۆ باست کرد
هەمووی ئەمانە کە لەم وتوێژە تا هاتووە شتێکی تازە نییە. پرسیار ئەوەیە بۆچی پاش ئەم هەموو ساڵە لەم کات و سادەدا ئەم وتوێژە دەکرێ و بڵاوە بێتەوە. بەڵە چاوم پرسیارێکی زۆر بە جێگا و گرینگەوە جێگای خۆیەتی تۆزێک لێرەدا ئێمەش قسەی لەسەر بکەین. زۆر دەمێکە باس کراوە کە کۆماری ئیسلامی مەشروعیەتی خۆی لەدەستاوە توانای بۆ دەرباسبوون لەو قەیرانانە کە لەم حکوومەتەدا چارە هەڵنەگرن نەماوە. چەند ڕێگاش زیاتر لە پێش نییە. یان ئەم حکوومەتە بەم شێوازە بەرەو داڕمان و لە ناوچوون دەڕوات کە زۆر دوور نییە، یان ئەوەی کە ڕێگا چارەیەک دەبینێتەوە کە بەربەم داڕمان و لە ناوچوونە بگرێت. ئەوەی وا ئێمە زۆر جار باسمان کردووە وتومانە ئاڵوگۆڕ لە ئێراندا حتمیە، یان لە خوارەوە یان لەسەرەوە ئەم ئاڵوگۆڕە دەچێتە پێشەوە. دیارە ئاڵوگۆڕ لە خوارەوە بۆ گۆڕینی بنەڕەتی ئەگەرچی خواستێکی گشتگیرە، بەڵام هێشتا بەداخەوە ئەوەندە ئامادە نییە کە بتوانێت لە کورتماوەدا بە ئەنجام بکات. کۆماری ئیسلامیش هەموو هەوڵی خۆی ئەدات تا ئەمە ڕوونەدات، نەتەنیا کۆماری ئیسلامی بەڵکو هەموو هێزی سەرمایه‌داری چزل هێزەکان و چوانەی وا لە بەرەی ڕاستی ئۆپۆزیسیۆندان بە شێوازی جیاجیا و بە زمانی جیاجیا لە ئاڵوگۆڕ لە خوارەوە زۆر نیگەرانە. لە خۆڕانیەکە هەمویان دەڵێن ڕوخاندنی کۆماری ئیسلامی لە بەرنمەیان دانیە و تەنانەت ئۆپۆزیسیۆنیش تەنیا بیر لە گۆڕینی دەسەڵاتی سیاسی یان ڕژیم چنج دەکاتەوە، نەگۆڕینی بنەڕەتی لە سیستمەکە. بەڵێ لە ئەوە دۆخێکدا کۆماری ئیسلامی یان باشتر بڵێم لایەنێک لە ناوخۆی دەسەڵاتی کۆماری ئیسلامی نابێ بیر لە دۆخی خۆی نەکاتەوە و بیر لەوە نەکاتەوە کە چۆن کۆماری ئیسلامی وەک نیزامێکی سیاسی بپارێزێ. ئەگەر چی دەزانێ و بۆی دەرکەوتووە کە بەم شێوازە ناتوانێ و کارە بکات، کەوابوو بیر لەوە دەکاتەوە کە بە پاراستنی نیزامی کۆماری ئیسلامی دەست بداتە هێندێ ئاڵوگۆڕ تا بەر بە داڕمانی یەکجارەکی بگرێ. ئەوەی ئەمیروە لەم وتوێژەدا بۆم دەرکەوت هەوڵ و تقالایەکە کە لایەنێک لە ناو حکوومەت دەستی پێکردووە کە بتوانێت ئەم ئاڵوگۆڕە لە سەرەوە بێدەخەڵەتی خوارەوە بە ئەنجام بگەێنێ، بەڵام ئەم کارە بە ئاسانی جێناگرێ. بەڵام هەر لە ئێستاوە کاری بۆ دەکەن، خەریکن قارەمان و نەجات بەخشێک دەناسێنن، ئەویش موجتەبا خامنەییە. کەسێک ئەگەر چی ناوی کەم بووە و زۆر دەرنەکۆتووە، بەڵام گومەند لەوە دانیەکە پشتی پەردە لە بیتی ڕێبەری دەستی باڵای بووە و لە هەموو ئەو گەندەڵی و جنایەتانەکە پالیزدار باسی کردووە، یان لانیکەم ئاگادار بووە و هیچ کارێکی دژی نەکردووە. بەڵام ئێستا بۆ دەرباسکردنی کۆماری ئیسلامی لە داڕمان دەخرێتە ڕوو. وتم کە بە ئاسانیش نییە و یەکەم مانعیش خامنەیە. بەڵام چۆن لێ تێپەڕە بنەمە پرسیارێکە، چۆن بە شاوگرتنی ئەو ئاڵوگۆڕانە کە لە ناوچەکە هاتووەتە ئاراوە خامنەئی بەو هەڵوێستانەی تا ئێستای نە پێ دەکرێ و نەدەتوانێ پەرشەمداری ئەم ئاڵوگۆڕە لەسەرەوە بۆ دەرباسکردنی کۆماری ئیسلامی لەم قەیرانانە بێ. جا ئێستا خامنەی چۆن وەلادەنرێ؟ بڵێ ئایا بە ڕەزەمەندی خۆی یان بێشەوەیەکی تر ئەوە لێمان ڕوونیە. لە خۆڕانیە کە کەسێک وەک پالیزار لەم وتوێژەدا سەری زمان و بنی زمانی مشتەبە خامنەیە کە دەڵێت تەنیا ئەو دەتوانێت ئەم دۆخە بە باریکتردا بەرێ. کەوابوو بە بڕوای من هەر لە ئێستاوە لایەنێکی بەهێز لە ناوخۆی دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئیش لەسەر ئەوە دەکات کە ئاڵوگۆڕ لەسەرەوە سازمان بات. بەڵێ زۆر ڕاستە. بە باسەکەمان لێرە ئیدامە بدەین لە قسەکانی پێشوودا کە تۆش ئاماژەت پێدا باسی لایەنێک کە لە ناو حکوومەتی کۆماری ئیسلامیدا کرد کە بیر لە شتی وا دەکاتەوە. چاوان ئەمە ڕاستە. بەڵام هەن لایانی بەهێزی تر وەک جبهەی پایداری یان ئەوەی کە بە دەوڵەتی سێبەر ناوی دەرکردووە و زۆریش بەهێزەوە لەگەڵ ئەم ڕەوتەشنی. جریانێک کە بیر لە شتی تر دەکەنەوە، یان لە نێو ئۆپۆزیسیۆنیشدا هەند کەسانێک یان جریاناتێک کە پێشتر وتم بیر لە شتی کرد دەکەنەوە. دەمهەیە بڵێم ئەوانەی وا لێرە باسمان لەسەر کرد چاوان هێشتا قەتعیتیان نییە. لایەنەکان قازانج و بەرژەوەندی مادی و شخصیەکانی خۆیان هەیە. لەوانەیە نەخشە و پلانی تریان هەبێت کە دەکەوێتە ڕقابەت و ململانێکردن لەگەڵ ئەوەی تر، و لەوانەیە زۆر کارەساتی بە دوادا بێت، بۆیە کارێکی ئاسان نییە. جگە لە لایەنەکانی ناو حکوومەت و هەروەها بەرەی ڕاستی ئۆپۆزیسیۆن گرفتی سەرەکی هەر هەمویان خەڵکی ڕاپەڕیوە، خەڵکێک کە خۆڵقێنەری شۆڕشی ژینە بە دروشمی ئەرێنی ژنجیان ئازادی بوو. ئەم خەڵکە ئاوا بە ئاسانی لە دوورەوە دانانیشن و چاو لە کێبەڕکەی لایەنەکان لەسەرەوە بکەن. لە هەر حاڵدا ئەوەی وا مهمە ئەوەیە کە ساحەی سیاسی لە ئێران پڕ لە کێشە و ئاڵوگۆڕە چارە هەڵنەگرن. ڕەوتە جیاوازەکان چ لە نێو دەسەڵات و چ لە دەرەوەی دەسەڵات خەریکن خۆ ئامادە دەکەن کە ئەم ئاڵوگۆڕە کە دەڵێن چارە هەڵنەگرا بە ئاقارێکدا بەرنە پێشەوە کە تێیدا دەستی باڵایدا بێت.
ئەمیر تۆ وتت کە ڕەوتە جیاجیەکانی ناو ساحە سیاسی لە ئێران خەریکن خۆیان ئامادەکەن کە مۆری خۆیان لەم ئاڵوگۆڕانە بدەن کە بە نەزەر دەکات چارە هەڵنەگرە وات باس کرد باسی لایەنەکان و هەروەها ئۆپۆزیسیۆنیش کرا بە بڕوای من خاڵی بەهێزی هەمووی ئەمانە باسیشمان کرد بربەرەکانێکردنە لەگەڵ دەخاڵەتی خوارەوە یان خەڵکی ستەمدیتووی ئێران کە نەتوان چارەنووسی خۆیان بەدەستەوە بگرن بە بۆچوونی جیاوازەوە و بە دروشمی جیاوازەوە لە بیری ئەوەدان کە بەر بە دەخاڵەتی خوارەوە بگرن هەتاکو و چاوەڕوانیان لە چاوەڕوانیە ڕایانگرن و پاسیڤیان بکەنەوە پرژ و بڵاو ڕایانگرن متمانە بەهێزی خۆیانیان لێ بسێنەوە و بەر بە هەر جم و جۆڵێک بگرن کە دەتوانێت بەهێزیان کات ئەوە لە سیاست و کردەوەی لایەنەکانی ناو حکوومەت و تەنانەت ئۆپۆزیسیۆنی بەرەی ڕاستیشدا بەڕوونی دەبینین کەوا بوو دیارە دەبێ بە پێچەوانەکەی سیاست و کردەوەی خوارەوە یان خەڵکی کرێکار و زەحمەتکێش بێ ئەوانیش دەبێ خۆیان ئامادە بکەن کە مۆرکی خۆیان لەم ئاڵۆگۆڕانە بدەن و جارێکی تر ئەوە تو ئارەزوەکانیان ژێرپێن نەخرێ پرسیارە بەڵام چۆن ئەم ڕەوتە کە هەبوونی لە ساحەی سیاسیدا ئەنکار ناکرێ و لەم دەی ڕابردوودا تا ئێستا زۆر جار خۆی وەک حەقیقەتێکی ئاشکرا نیشانداوە بێ سیاست و استراتێژیەکی ڕوون و بێ ڕێکخرا و بێ ڕێبەری ناتوانێت یان باشتر بڵێم زۆر ئەستەمە لە ئاڵوگۆڕی چاوەڕوان کراودا بەشدار بێ و مۆرکی خۆی بۆ گەیشت بە ئاواتوارەزوەکانی لەم ئاڵوگۆڕانەدا بدات ئەمەرکانە لە خۆڕا و هەر بە بڕیار و بە ئێرادە دەستەبەر ناکرێ کاریگەرترین ڕێگا پەرەپێدان بە بزوستنەوە داخوازیەکانە لەم ڕێگاوە دەتوانرێ هەنگاو بنین بۆ ئەوەی بتوانێت ساحەبی قسە و بڕیارش دەستخۆش چاوان زۆر ڕاستە هەر ئاڵوگۆڕێک ناتوانێت بە قازانج بێت وەوان نییە لە هەر ئاڵوگۆڕێکدا ئاکامی بە دڵخوازی خەڵکی کرێکار و زەحمەتکەش بێ مەگەر خۆی بۆ ئامادە کردێت لێرەدا پێم باشە پرسیار بڕێک باس لە کوردستان بکەین زۆر جار باسی ئەومان کردووە کە کوردستان تایبەتمەندی خۆی هەیە لە کوردستان جگە لە داخوازی گشتگیر ئیمکانی بەسیجی کۆمەڵایەتی و لەم ڕوانگەوە پێکهێنانی ڕێکخراوی جەماوەری بەهێزترە ئەمانە ئەو خاڵە بەهێزانن کە لەم ماوەدا بە تایبەت لە دەهەی ڕابردوودا ئەزمونمان کردووە کەوا بوو خەڵکی کوردستان ئیمکان و مەجای ئەویان هەیە کە لە ئاڵوگۆڕەکاندا تەنانەت ئەگەر هەر ئاڵوگۆڕ لەسەرەوە لە نەزەر بگرین جێگا و شوێنی تایبەت بە خۆیان هەبێت تا بتوانن داخوازیەکانی خۆیان بەسەودە بکەن هەر بۆیە پێویستە خەڵکی کوردستان هەر لە ئێستاوە پلاتفۆرمێکی ڕۆشن و دیاریکراوی هەبێت پلاتفۆرمێک لە چۆنیەتی ئیدارەکردنی کوردستان و سەرەکیترین داخوازیەکانی تێیدا دیاری کرابێت پلاتفۆرمێک کە مەیلی سیاسی جیاواز لە کوردستان خۆی تێیدا ببینێتەوە و سەرنجام بتوانێت وەک ئالتەرناتیڤێک خۆی بناسێنێ کە لە هەر ئاڵ و گۆڕێکدا بۆشایی دەسەڵات بۆ ئیدارەی کۆمەڵگای کوردستان پڕکاتەوە و مەجال نێڵێتەوە کە کوردستان ویست و داخوازیەکانی بکرێتە قوربانی کێشەی ناو دەسەڵات بە پێچەوانە یەکدەست و بەهێز کۆمەڵگای خۆی ئیدارە بکات. بەڵێ لێرەدا حەز بە سیاسیەکانی ناو ساحەی سیاسی کوردستان دەتوانن ڕۆڵی بەرچاویان هەبێت دیارە هەر کامە بەرنامەی جیاواز و استراتێژی جیاوازیشیان هەیە بەڵام ئەگەر قسە لە دەورانێکی گوزارە دەورانێک کە ئێران ئاڵۆگۆڕەکان تێدەپەڕێنێت تا سەقامگیر دەبێت حەزبەکان دەتوانن کاری هاوبەش بکەن بۆ ئامادەکردنی وەها پلاتفۆرمێک کە باسکرام تیادا سەرەکی ترین داخوازیەکانی خەڵکی کوردستان و هەروەها چۆنیەتی ئیدارەی کۆمەڵگای کوردستان کە ژیان و ئەمنیەت و ئاسایشی خەڵکی کوردستان مەبەستی سەرەکی بێ و هەمووان بەم بڕیارە پابند بن ئەگەر وانەکرێ خەڵکی کوردستان بە هەموو ئیمکاناتێک کە هەیەتی بێ نەخشە و پلان دەمێنێتەوە دەکەوێتە دوای ڕووزاوەکان و هەر کەس و لایەنی قسێک دەکات و لەوانەیە جارێکی تر ئەم هەلا لە دەست بڕوات. زۆر ڕاستە هیواداری کە ئەم پلاتفۆرمەوە ئەم خۆناغی کە ئێمە باسمان کردووە ئەم پلانانە ینی قەدەمێکی بۆڵگیرێتەوە و ئەم شانێکی لێرە باسە بڕاتە پێش. ئەمیر بە بینەرانمان مادوونە بنەگەر موافق بی بچین ناو بڕێ بابچین.
مربو زر امان هوا دار بارونك زي ببين مجيني رزقات هاي لكن خلي ظالم دبن ديمني شادي ايواي ستم عورتي بريبو لجن وجانو ازادي هاي لكن خلي ظالم دبن ديمني شادي ايواي ستم عورتي بريبو لجن وجانو ازادي چاوان بالێرەدا بچینە سەر نامەکان و ئەوەڵی نامەیە کە دەستی پێ دەکەین لە هاوڕێ وریشە بۆی نردون ئەلبەت بۆ خۆی نووسێتی ئەم ناوەم بۆ پشتیوانیکردن لە وریشە مرادی کە حکمی زاڵمانەی ئەدامی بەسەردا سەپاوە هەڵبژاردووە هاوڕێ وریشە نووسیوێتی سێنزەی خەزڵوەر لە مێژووی کۆماری ئیسلامیدا ڕۆژێکی گرینگە نەک لەبەر ئەوەی کە باڵیۆزخانەی گەورەترین زلهێزی جیهانی دەستی بەسەرداگیراوە بەڵکو لەبەر ئەوەی لە درێژەی حکوومەتی ئاینی ئێراندا دژایەتی لەگەڵ ئەمریکا و ڕۆژاوا بوو بە بیرۆکە و تێگەیشتن لە حکومڕانی بوو بە یەکێک لە گوتارەکانی حکوومەت و ناسنامەی سیاسی ئەم دەسەڵاتە تا وەک ئامرازێک بەدەستەوە بگیردرێت وە لەلایەک ناکارامی دەسەڵاتی پێپاساو بکەن وە لەلایەکی تریشەوە دژ بە نارانی سیاسی خۆی ئیسپادی لێ بکەن پاش 46 ساڵ و ڕێبەری ئێستای کۆماری ئیسلامی لەسەر ئەم بۆچوونە ڕۆژ لە دوای ڕۆژ بە پێوەری ئایدۆلۆژیک بە بەرژەوەندیەکانی خەڵکی ئێران بێبڕوا خامنەی لە ماوەی 35 ساڵەی ڕێبەری خۆیدا هەر لەسەر ئەم گوتارە هەنگاوێکی لە قازانج و بەرژەوەندی خەڵک نەناوە و زیادبوونی وەهم وای کردووە زیاتر سەرخۆشی دەسەڵاتی بکات کە گۆیا هەر ئەوە وەک جێنشینی ئێمان تەشخیصی چاکە لە خراپە ئەدات و هەمووان دەبێت ئەوە بڵێن کە ئەو فەرموویەتیان ئەوە بکەن کە ئەو داوای دەکات بەڵێ ئەمیر هەوڕێ وریشە هەروەها نووسیویەتی با نمونەیەکی زیندوو بێنمەوە خامنەی لە وتارەکەی ڕۆژی شەمەدا لە کاتێکدا ناکارامەی دەسەڵات ئاشرایە لە کاتێکدا نفوذکردن نەک تەنها لە سیستمی ئەمنی بەڵکو لە هەموو بەشەکانی حکوومەت بەرچاوە لە کاتێکدا لە مەیدانی بربەرەکانی لەگەڵ ئیسرائیل دۆڕاوە لە کاتێکدا بە هەڵسەنگاندنی خۆیان 90% خەڵک لە حکوومەتەکەی گەڕاونەتەوە هەژاری گەندەڵی حکوومەت و ناکارامەیی بەڕێوەبردننی وڵات بۆ هەمووان ئاشرایە بەڵێ لە ئەوە دۆخێکدا دیسانەوە بە چاوپۆشیدا جۆگرافیای سیاسیێران باس لە تۆڵەسەنەوە ئاکات کەچی هەم دۆخە هەڵسوکۆتی هەر هەموو سیاسەت مەدارێک واقعبین دەکات کە ئاوڕێک لە سیاسەتەکانی بداتەوە بەڵام خامنەئی لە ڕوانگەیەکی ئایدۆلۆژی ئاینیەوە تەنیا بیر لە مردن ئەکاتەوە ئەلبەت مەبەستمەوە نییە کە گۆیا خامنەی ڕێگەی لێون بووە مەسەلە ئەوەیە کە ڕێگای ئەو بە ئاراستەی ئایدۆلۆژی ئاینی جیایە لە ڕێگای خەڵک بۆ ژیان و بۆ ئازادی و بۆ بەختەوەری دنیابینی ئەو دنیابینی ئایدۆلۆژی ئاینە کە زۆر جیایە لە دنیابینی خەڵک بۆ ژیانی سەردەمیانە لە زۆر ڕاستە هەر بۆیە بە بڕوای ئێمە لە جیاتی ڕێزگرتن لە سێنزدەی خەزڵوەر پێویستە ڕێز لە کۆمەڵکوژی قوتابیان لە ساڵی 57 بگرین ئەمە هاوڕێوری شە نووسێتی چونکە بیرەوەریەکی پڕ لە ئازاری بزوتنەوەی 57 داگیرکردنی باڵیۆزخانەی ئەمریکا کە سەرەتای شکستی بزوتنەوەی 57 بوو ڕۆژێکی پیرۆز نییە کە ڕێزی لێ بگیرێت نمایشکردنە بە شکستی ڕاپەڕین تا بیری خەڵکی بخاتەوە کە ڕاپەڕین چەندە پڕ لە ئێش و ئازارە نمایشکردن بەشێکی دانەبراوە لەو نیزامەیە کە دەیەوێت نیشانی بدات کە دەسەڵاتی تەواوەتی بەدەستێناوە کۆنتترۆلی کۆمەلگا دەکات بەڕێوەبردننی نمایش ڕێگە بە حکوومەت دەدات چاودێری بچووکترین جوڵەکان بکات و ئاگاداری بچووکترین لادان بێت و سەرکوتی بکات لە کاتی نمایشی حکوومەتی خەڵک دەستا بنەوە هەر وەک چۆن خوێندکاران لە قوتابخانەکاندا ڕیز دەبن و هەموو بەیانیەک بە سرود خوێندن دەست پێ دەکەن نمایشی حکوومەتی بۆ پیرۆزیەکانی دەسەڵات لەسەر شقامەکانی شەروایە ئەم نمایشانە حکوومەت سازی دەکات بۆ پشگیری لە خۆی و یەکێکە لە ئامرازەکانی حکوومەت بەم نمایشکردانە لە ڕۆژانەی کە لای خۆیان پیرۆزە لە ڕاستیدا ملکەچی کۆمەلگا دەخاتە پێشچاو تا جۆش و خۆشی شۆڕشگێرانە ئارامکەنەوە بە خەڵک بسەپێنن کە ئامانجەکانی ئەوان بەدی هاتووە سێنزەی ئابانیش یەکێک لەو نمایشکردانەیە تا کۆماری ئیسلامی کەڵکی لێوەرگێت تا سیاسەتەکانی خۆی وەک ئاوات و ئارەزوی خەڵک پێناسە بکات نمایشکردنێک کە ڕۆژ لەگەڵ ڕۆژ زەعیفتر و کەستر دەبێت چون خەڵک بەگشتی ئەم نمایشکردانە بە نمایشی خۆیان نازانن پیرۆزیەکانی حکوومەت بە پیرۆزی خۆیان نازانن و ئامانجەکانی حکوومەت بە ئامانجی خۆیان نازانن وتمان دنیابینیەکی تر جگە لە دنیابینی ئاینی خەریکە جێ دەگرێت
ئەوان چەند ساڵێکە ڕویان کردوتە نمایشێکی تر لە ئێعتراز و ناڕزایەتی دەربڕین مان دەگرن و دێنە سەر شەقام دروشمی خۆیان بەرز دەکەنەوە تا هەموو سیاسەتەکانی دەسەڵاتی سیاسی پوچەڵکەنەوە. زۆر سپاسی هاوڕێ وریشە دەکەین بۆ ئەو نامەی کە بۆی نادین. لێرە باسی وریشە کرا چاوان ناوی وریشەمان هێنا وریشە مرادی هاوڕێ کاوان راپۆرتێکی لەسەر دۆخی وریشە بۆ ئامادەکردوین و پێم باشە لێرەدا بیخوێنینەوە. هاوڕێکەوان نووسێتی وریشە مرادی چالاکی سیاسی بەندکرا و لە زیندانی ئەبین لە دایکبووی ساڵی 64 هەتاوی لە شاری سنەوە دەرچووی بواری کارناسی لە زانکۆی کوردستانە. ناوبراو لە بوارەکانی ژینگە پارێزی و نابەرابەری ڕەگەزیدا چالاک بووە و وەکو مامۆستای منداڵان لە ناوچە پەراوێز نشینەکانی شاری سنە خزمەتی بە کۆمەلگا کردووە. ساڵی 89 هەتاوی چۆتە هەرێمی کوردستان و هاوکار لەگەڵ دامەزراندنی کۆمەڵگەی ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان واتە کەژار پەیوەست بەو ڕێکخراوەیە بوو. وریشە لە ساڵی 92 هەتاوی بۆ شەڕ دژی تەرۆریستانی داعش چووە ڕۆژاوای کوردستان و لە یەکێک لە شەڕەکاندا بریندار بوو. ڕۆژی دەی گەلاوێژی ساڵی 1402 هەتاوی گەڕایەوە شاری سنە، بەڵام لە دەواازەی چوونە ژوورەوەی ئەو شارەدا لەلایەن هێزانیەکانەوە دەست بەسەر و پاش 13 ڕۆژ لێپرسینەوە بۆ بەندی 209 زیندانی ئەڤین ڕاگوێزرا. وریشە لە ماوەی بەندکرانیدا بە مەبەستی دامپێدانانی زۆرم لێ بە سەختی ئەشکەنجە و ئازاردرا. ڕۆژی 5 بەفرانباری ساڵی 1402 پاش 5 مانگ ڕاگیران لە بەندی تاکە کەسی ڕەوانی بەندی ژنانی زیندانی ئەڤین. بەڵێ هاوڕێ کاوان لەم ڕاپۆرتەدا هەروەها نووسیویەتی ڕێبەندانی ساڵی 1402 دوو جار لەلایەن لێپرسینەری لەقی 5 داستەرای ئەمنیەتی ئەڤین بە باغی لە ڕێگە ئەندامەتی لە حزبی حیاتی ئازادی کوردستان پژاک تۆمەتبارکرا. یەکەمین جەلسەی دادگایکردنی وریشە لە ڕێکەوتی 27 جۆزەردانی ساڵی 1403 لە لەقی 15 دادگای انقلابی تاران بە سەرۆکایەتی قازی سەڵاواتی بەڕێوەچوو. لەو جەلسەیەدا قازی سەڵاواتی ڕێگەی بە پارێزەرەکانی وریشە نەدا بەرگری لێ بکەن و ئەو بەندکراوە مافی قسەکردنی پێنەدرا. وریشە مرادی بە نیشانەی ناڕزایەتی بەرامبەر بە سپاندنی سزای سێدارە بەسەر پەخشان عەزیزی و شەریفە محەممەدی لە بەشداریکردن لە جەلسەی دووهەمی دادگایکردنی خۆی بوارد. مانگی گوڵانی 1403 بە فەرمانی قازی سەڵاواتی بۆ جارێکی دیکە ڕەوانێ بەندی 209 زیندانی ئەڤین کرا. بەڵام لە ناڕزایەتی بە هەڵسو کەوتی نامرۆڤانێ مەئمورانی وەزارەتی ئیسلاحات مانی لە خواردن گرت. ڕۆژی 27 گوڵان مانگرتنەکەی شکاند و چواردەی گەلاوێژی 1403 لە نامەیەکدا ڕایگەیان کاری داعش سەربڕین بوو کۆماری ئیسلامیش سەرەکان لە سێدارە ئەدات. ناوبراو لەم نامەکەیدا بەرگری لە بیر و باوەڕەکانی کردووتی لە مردن ناترسێت و تا دووە هەناسە درێژە بە خەبات دژ بە هەڵاواردن و ستەم ئەدات. شانزەی گەلاوێژی 1403 هاوڕێ لەگەڵ چەند بەندکراوی دیکە دژ بە ئەعدامی ڕەزا ڕەسایی ناڕزایەتی دەرابڕێ، بەڵام لەلایەن گاردی ئەمنیەتی زیندانەوە هێرش دەکرێتە سەری و بریندار دەکرێت. ڕۆژی 19 ڕەزبەر هاوکار لەگەڵ ڕۆژی جیهانی نابۆی ئەعدام وریشەمانی لە خواردنگرت و پاش 20 ڕۆژ دۆخی تەندروستی تێکچوو لە ژێر گوشاری چالاکانی سیاسی و مەدەنی کۆتایی بە مانگرتنەکەی هێنا. بەڵێ ڕۆژی یەکشەممەش 20 خزڵوەری 1403 قازی سەڵاواتی واتە کە ناسراوە بە قازی مەرگ ئەو ژنە تێکۆشەرەی بە ئێعدام مەحکوم کرد و بڵاوبوونەوەی ئەم هەواڵە شەپۆلێک لە ناڕزایەتی لە نێوخۆ و دەرەوەی وڵات بە دوای خۆی داهێنا و بەندکراوانی ژنانی زیندانی ئەڤین بە وتنەوەی دروشم دژ بە کۆماری ئیسلامی ناڕزایەتی خۆیان لە ئاست ئەو حکومە نامرۆڤانە نیشاندا. ئێستا وریشە مرادی و پەخشان عەزیزی پێویستیان بە یارمەتی و پشتیوانی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و هەموو چالاکانی سیاسی و مەدەنیە بە هەمان شێوە کە بنەماڵە دادخوازەکانی کوردستان و چالاکانی کرێکاری و سنفی پشتیوانیان لە وریشە کردووە ئەرکی هەر ئینسانێکی ئازادی خوازە پاڵپشتی لەو دوو ژنە تێکۆشەرە بکات و لە بەرامبەر سزای نامرۆڤانەی سێدارە ڕاوەستێت. لێرە زۆر سپاسی کاکاوان دەکەین بۆ ئەوەی کە ئەم نامەی راپۆرتەشی بۆ نادین و جێگەی خۆی بوو بچین ناوبڕێک ببینین دێنەوە خزمەتە. خەباتمان چەندە سەخت و دوور بێ ڕاچواردەورمان توپەیاگر بێ خەباتمان چەندە سەخت و دوور بێ ڕاچواردەورمان توپەیاگر بێ لەم ڕێ پیرۆزە هەرگیز بە نابێ ئێمە بۆ مردنی شەمەدەی لەم ڕێ پیرۆزە هەرگیز بە نابێ
چاوەندینە سەر نامەیەکی تر کە هاوڕێ ئەسرین لە سنەوە بۆی نردبین. هاوڕێ ئەسرین لە نامەکەیدا نووسیوێتی ستادی ئەمر بە معروف و نەهی ئەز منکر ناوەندێک کە تا ئێستا و لە ماوەی دەسەڵاتی کۆماری ئیسلامی ڕۆڵی زۆر بەرچاوی لە ئەزیەت و ئازاری جسمی و دەرونی ژنان لە ئێران بە بیانی بەدحیجابی یان بێحیجابی بووە لە تازەترین سیاسەتی خۆیدا نەتەنیا بۆ کۆنتترۆل لە سەرجەستەی ژنان بەڵکو بە بێحورمەتی و سوکایەتیکردن بە ژنان بەنیازە کەمپی تەرکی بێحیجابی دابمەزرێنێ. هاوڕێسرین هەروەها نووسیویەتی ماوەی گەشتی ئێرشادیان گەشتی ئێرشادیان کارا کردووەتەوە. دوایی گەشتی ئێرشانیان تەرحی نور و حجابانان و ئێستاش کەمپی گەمژانێ تەرکی بێحجابیان هێناوەتە مەیدان. هەمووی ئەمانە دەری ئەخەن ئەم واقعیەتە کە کۆماری ئیسلامی لە سەپانینی حجاب ئەم نیشانەی کۆیلەتی ژن فەشەلی هێناوە. دوای ماوەیەکی کورد کە بەسەر دەست بەسەرکردن و گۆیە بەستەریکردنی ئاهەو جەریایی تێدەپەڕێ ئەو ژنە خوێندکارە کە بە نیشانەی احتراز لیباسی بەری دەرهێنا ناوەندی خەبەری حوزەی ئەلیمەی خاهەران ڕۆژی سێشەمە 22 ئابان ڕاگەیان کە گۆیە بە هەمەتی ژنان و ستادی ئەمری بێماڕوف کەمپینێک کەمپێک بۆ تەرکی بێحجابی لە تەران ڕێک دەخەن تا بە دەرمانی ئەلمی و دەروونناسی بێحجابی یارمەتی کچانی لاوبدات کە بە تێڕادیویەوە حجابی خۆیان بپارێزن. بەڵێ لەم ڕاگەیاندنەدا دەردەکەوێت پارێزەرانی حجاب هەموو ئەو کچ و ژنانە کە بێحورمەتی بەخۆیان قبول ناکەن و حازرنی بچنە ژێرباری یاسایەکی کۆنەپەرستانە و دژی ئینسانی وەک نەخۆش چاویان لێ دەکات کە گویا لەم کەمپانە چارەسەر وەردەگرن کە بەرامبەر بە زەختی کۆمەلگا بۆ فرەدانی حجاب خۆیان پارێز. بەڵێ هاوڕێسترین دەڵێ زەختی کۆمەڵایەتی کە باز دەکرێت لە ڕاستیدا ئشارەکردن و سەلماندنی ئەو شۆڕەشە کۆمەڵایەتیەیە کە لە سەراسەری ئێران دژ بە حجابی زۆرەملێ لە ئارادایە. شۆڕەشەکە بنەماکانی دەسەڵاتی کۆماری ئیسلامی خسوەتە لەرزە و هەر کارێک دەکەن و هەر تەرەح و پلانێک بۆ کەسکردنی ئەم شۆڕەشە کۆمەڵایەتیە دژ بە حجابی ئەجباری بەکاری دێنن شکستی خواردووە. بێگومان ئەم تەرحەشکە بە ناو بۆ پارێزگاریکردن لە ژنان و کشانی محەجبە داڕژراوە کە لە زەختی کۆمەڵایەتی بیان پارێزن شکست دەخوات. چۆن لە ڕاستیدا ناو تەرح و پلانێکی ترە بۆ سۆکایەتیکردن بە ژنان و سەرکوتی کەسایەتی و حرمەت و کەرامەتی ئەوان. هەروەها هاوڕێ ئەسرین لە کۆتایی نامەکەیە ئەڵێ ئەڵبەت بە لەبەرچاوگرتنی کارنامەی ڕەشی کۆماری ئیسلامی دژ بە مافی ژنان نابێ مەترسی هێرشی کۆماری ئیسلامی بۆ سەر ژنان دەستی کەپ بگرین. ڕێگا ئەدامەی ئەم مقاومەتە پەرەدان بە دژایەتیکردن بە یاسای کۆنەپەرستانی حجابی زۆرەملەیە. سپاس بۆ هاوڕێ ئەسرین بۆ نازمی هاوڕێ ئەسرین. ئێمە هەر لەم بەشەدا چین ناوبڕێک ببینین هەڵبەت ڤیدیۆیەکی زۆر باشمان ئامادە کردووە بە دەنگێکی هونەرمەندێکی لەبیرم نییە ناوی کشەکە و هونەرمەندی کە ئامادەمان کرد چین ئەو بینین دواتر دێنەوە بابەت لە لای هاوڕانی بەشی مۆنتاژ ئەوان ئامادەیان کرد و فەرم با بچین ببینین. کاک فەرەیدون پامێکی بۆ نردوین
لە پامەکەدا نووسیوێتی هاوڕیانی بەرنامەی ئێمە بینەران لەگەڵ ڕێز و سڵاو مادوونەبوونیتان لێ دەکەم. زۆر سپاس کاکفریدون. سێتی دەزانن کە دوای دەست بەکاربوونی پزیشکیان ئوستانداری کوردستان و بەلوچستان کەسانی کورد و بەلوچ دانراون و ئێستاش دەنگۆی ئەوە هەیە کە بۆ ورمێ ئوستاندارێکی کورد دابنێن. پێم باش بوو ڕابۆچوونی ئەو بزانم کە ئایا بە سیاسەتێکی باشی دەزانن و دەکرێ وابی بکەینەوە کە ئەم دەوڵەتە ئاوڕێک لە کەمایەتی نەتەوەیی و ئاینیەکان دەداتەوە. زۆر سپاس بۆ کافرێدون بۆ ئەو ناردنیەوە نامەوە پرسیارە. بە بڕوای ئێمە ناوڕۆکی ئەم سیاسەتە داشکاندنی ویست و داخوازی سەرەکی نەسەوەکانە. با پێشتر ئەوە بڵین کە ئێمە دژی هەر چەشنە ستەمێک و تەنانەت ستەمی ئاینی بەڵام کێشەی خەڵکی کوردستان یان نەوەکانی تر لە ئەساسدا کێشەی ئاینی نییە. بە ئەنقەست کێشەی ئاینی دەخەنە پاڵی تا کێشەی سەرەکی کە کێشێکی سیاسی و کۆمەڵایەتیە دایپۆشن. بۆ نمونە گۆیا کێشەی خەڵکی کورد کێشەی ئاینە و لەوە نیگەرانە کە ئوستانداری کوردستان سونی مەسهەب نییە. کەچی ئەم تێڕوانینە ڕاست نییە. دیارە کۆماری ئیسلامی زەخت دەخاتە سەر کەمایەتی ئاینیەکانی تر کە باسمان کرد. ئێمە دژی ئەم زەختانەی بەڵام مەبەست مەبێژم ئەمە کێشەی سەرەکی نییە یان لانیکەم لە کوردستان کێشە سەرەکی نییە. با بچینە سەر پرسیارەکەی کاکفرێدون ئەگەر بمان هەوی وەڵامی بدەینەوە بەم پرسیارەوە دەست پێ بکەین. ئایا داخوازی خەڵکی شۆڕژگەری کوردستان یان هەر شوێنێکی تر دانانی ئۆستاندار لە خۆیانە؟ ئایا بەدانانی ئۆستاندار یان هەر کاربەدەستێکی تر لە خۆیان یان کوردێک یان بەلوچێک ئیتر کێشەکان چارەسەرکراوە؟ بۆی مەی خەڵکی کوردستان ئەمە پێچەوانەکردنی ناوڕۆکی ڕاستەقینەی بزووسنەوەیکی شۆڕژگەرانی کوردستانە کە لە 45 ساڵە بەردەوامە. داخوازی خەڵکی کوردستان مافی دیاریکردنی چارەنووسی سیاسیە کە بتوانن بە سەلماندنی ئەم مافە کۆتایی بێنن بە ستەمی نەتەوایەتی، کۆتایی بێنن بە ستەم و نابەرابەری، کۆتایی بێنن بە سوکایەتیکردن و بتوانن کوردستان بە پێ بەرنمەیەکی دیاریکراو ئەوەدان بکەنەوە و ئیتر نازناوی مەناتەقی مەحرومی لەسەر نەبێ. با بپرسین بۆ و تاکەی کوردستان لە سەروەت و سامانی ئەم وڵاتە کە بۆ خۆی لە بەرهەمهێنانیدا بەشدارە مەحروم بێ. چاو لە گەشەی ئابووری لە کوردستان بکەن، چاو لە ژمارەی کەرتی بەرهەمهێنان لە کوردستان بکەن. مەگەر لە کوردستان ئاو خاک و هێزی کار کەمە، چاو لە ئیمکاناتی ئاموزشی دەرمان و خزمەتگوزاریەکان بکەن. بۆ دەبێ ئەم ناوچەیە لە دەورانی ڕژیمی پێشوو لە دەورانی دەسەڵاتی کۆماری ئیسلامی هەر مەحروم بێ. چاو لە ڕێگەوبانەکان بکەن، چاو لە ژمارەی بەرچاوی بێکاران لە کوردستان بکەن، چاو لە ڕووکردنی دەیان هەزار کەس لە کۆڵبەری یان بەلوچستان بۆ سوختبەری بکەن. بۆ ئەبێ وابێ، بۆ ئەبێ زمان و ئەدەبی کوردی پەراوێز بخرێ، بۆ ئەبێ مامۆستای زمانی کوردی دەست بەسەر بکرێ، بۆ ئەبێ ناوی کوردی قەدەغە بکرێ، بۆ ئەبێ ژینگەی کوردستان کاول بکرێ. دەست خۆش چاوان دیارە ئێمە زۆرتر باسی کوردستان دەکەین. هەموو ئەم پرسیارانە کەم تا زۆر لە شوێنەکانی تر بەرچاو دەکەوێت. حکوومەتە یەک لە دوای یەکەکانی ئێران نەک تەنیا بایەخێکیان بەم پرسیارانە نەداوەتەوە بە ئەنقەز بە چاویلکەی ئەمنیەتیەوە چاویان لە کوردستان کردووە. لەوەش ئەولاتر لە ئاستاواکاری خەڵکی کوردستان بۆ کۆتایی هێنان بەم دۆخە بە هەمووی توانایانەوە سەرکوتیان کردووە. ئەم خەڵکە لە پێناو دەستەبەرکردنی ئەم مافەی خۆیان بۆ ئەوەی ئیدارەی کۆمەلگا بەدەستی خۆیان لە پێناو قازانج و بەرژەوەندی خۆیان بەدەستەوە بگرن جگەل لە هێرش و پەلامارهێنان جگەل لە زیندان و ئەشکەنجە و ئێدام وەڵامیان وەرنەگرتووە. حکوومەت بە تەبلیغاتی چاواشەکاری وەک تەجزیە تەڵاب، تیرۆریست و سەر بە بێگانە هێرشی کردووەتە سەریان و وار لە سەرەتای هاتنە سەرکاری فتوای جیهادی دژ بە خەڵکی کوردستان دەرکرد. بۆ چون ئەم خەڵکە دانەویست ئازاد و سەربەرز بشین، دانەویست کە ئیتر ژێردەست نەبن و هاوڵاتی دەرەجە چەندوم نەبن و لە یاری کۆمەلگای خۆیاندا بەشدار بن. جا ئێستا دانانی ئوستاندارێک کە سوێن دەخوات بە وەفاداری بە بنەماکانی دەسەڵاتی کۆماری ئیسلامی چ گرەیەک لە دۆخینا لەباری ئەم خەڵکە دەکاتەوە، چ بارێک لە سەرشانی ئەم خەڵکە سوک دەکات. بۆیە دەڵێن ئەم سیاسەتە بۆ داشکاندنی داوای ڕەوای خەڵکە. ئەگینا ئەگەر کوردستان هەر مەحروم بێ و هەر سەرکوت کرێ چ فەرقێک دەکات ئوستاندارەکەی کورد بێ یان غەیری کورد. خەڵکی کوردستان و هەروەها خەڵکی شوێنە مەحرومەکانی تر ژیانی سەربەرزانە و ئازادیان دەوێت. ئەمە بە دانانی ئوستاندارێک لە خۆیان چارەسەر ناکرێت. نامێکی کە لەبەر دەستمە چاوان نامەی کاک شەهرامە. کاک شەهرام دەپرسێ بۆچی ئەمریکایەکان شانسی دووبارەیان بە ترامپ دایەوە.
هەڵبەت بخۆشی لە ئیدامیان پرسیارەدا دەڵێ ئایا خەڵک هەڵبژاردەیەکی دیکەیان هەبوو هەروە دڵێ ئێستا ئەگەر خەڵک لە ئوروپا لە دوو پارتی دەسەڵاتداری سنەتی تووڕا یان ناڕازی بن دانی کەم پەنا بۆ حیزبە بچووکان دەبن بەڵام لە ئەمریکا ئەمە ممکن نییە بۆ زلهێزێک ئەم گەمە دموکراسیانە و ململانەی چەند لایەنێکی ناو حکوومەت بە هیچ شێوەیە قبول ناکرێت دەست و پێگیرە و بە فیرۆدانی کاتە ئەمە لە وڵاتانی زلهێزی دیکەش وەکو چین و رووسیا هەروایە هەمویان لە یەک سیستم بە نازناوی جیاوازەوە پارێزگاری دەکەن کە بە گەمەکردن بە دموکراسی دەیڕازێنەوە لە ئەمریکا وەک دموکراسیەکی پارلەمانی و دوو پارتە دەسەڵاتدارەکەی کە زۆر لە یەکتر نزیکن بەتایبەت لە سیاسەتی دەرەوەدا گرنگ نییە چێ سەرۆکایەتی حکوومەتە چونکە سەرمایه‌دارە گەورەکانی ئەمریکا هاوکاری دارایی بە هەردوو حیزبەکە دەکەن بۆ بانگەشەی هەڵبژاردن بڵێ بۆ ئەم کاندیدانەی هەڵبژێردراون و هەر کەسێک سەرکەوت ئەوان واتە سرمایه‌دارەکان وەک هەمیشە براوەی ڕاستەقینەن ئەم هەڵبژاردنە بە ناوی دیموکراسی تەنیا بۆ سەرقاڵکردنی خەڵکە تا گرفتی ژیانیان و بێمافیان لە سیاسەتەکانی ئەم یان ئەو حەزبەدا ببینەوە لەم بازنە کە بە ناوی دیموکراسی سازکراوە جارێک ئەمیان و جارێکی تر ئەوی تریان بە چارەسەری گرفتەکانیان بناسن 4 ساڵ لەمەوە بەر دەنگدەرانی ئەمریکایی بەهۆی گرفتەکانی ژیانیان لە دەورانی دەوڵەتی ترامپ پەنایان بۆ جۆ بایدن و دیموکراتەکان برد پاش 4 ساڵ ئەم گرفتە چارەسەر نەبوون و نابن ئەم جارە بە زەبری دەستگای زەبەلاحی ڕاگەیاندن پەنایان بردووەتەوە بۆ کەمواری خوازەکان و پیاوێکی دژی ژن دژی دیموکراسی و شەرخواست چۆن خەڵکی ئەمریکا کاریان یاریکردن لەو مەیدانە کە دەستگای ڕاگەیاندن سازیان کردووە ئەوە باندەگەورەکانی سرمایه‌دارین کە هەر 4 ساڵ جارێک بە پێ قازانج و بەرژەوەندی خۆیان ڕنگ دەگۆڕن ئێستا و ئەمڕۆ نیازی سرمایە ئەمریکایی لەوەدا بوو سیاسەتێک کە ترامپ نوێنایەتی دەکات سەرکەوێت بەنە نیاز و پێداویستی دەنگدەران بۆ باشترکردنی ژیانیان یان بەهێزکردنی دیموکراسی و مافی ئینسان ئەمریکا کشارام لە کۆتایی نامەکەیدا وا بەمانی ناردبووە ئەڵێ جیهان لە لێواری جەنگێکی جیهانی دیکەیە بۆیە ترامپ بۆ پاراستنی قازانج و بەرژەوەندی سەرمایە لە ڕێگای مێدیاوە متمانەی زۆربەی دەنگدەرانی بەدەستهێنایەوە لە دیموکراسی پەرلەمانی ئەمریکا هیچ بژاردێکی تر نەبوو ترامپ دەبوو هەڵبژێرێ تا سرمایه‌داری ئەمریکا بتوانێت لەم دۆخە باشتر تێپەڕێ هەڵبەت ئەوە مانای ئەوە نییە کە لایەنی بەرامبەر هەمان مەبەستی نەبووە بەڵام سرمایه‌داری لە کارکردی سیاسیدا دەبێ هەڵبژاردن بکات ئێستا ئەوەیان بە باشتر زانی بۆیە ڕێگایان بۆ هەڵبژاردننی ترامپ خۆش کرد خەڵکی ئەمریکا ئەگەر ئالتەرناتیڤێکی تریان نەبێ کە پاراستنی ژیانی ئەوان و مافی ئەوان بپارێزێت 4 ساڵی تریش دەبینن ئەم چیرۆکە دووبارە دەبێتەوە دیسانەوە گەمای انتخاباتی دەست پێ دەکات کە لە ڕاستیدا کایەکردن لە مەیدانی زلهێزەکانی سەرمایە و هیچی تر سپاس بەڵێ بۆ کاک شەهرام لێرەدا دەچینە سەر نامەی کاک مێهدی چاوان کاک مێهدی نامەیەکی بۆ ناردوین نووسیوێتی کاتژمێر 12 نیوەڕۆ لە ڕۆژی چوارشەممە 16 ئابانی 1403 کاناڵە تەلەڤیزیۆنە پارسیەکان ڕایگەیاند کە ترامپ وەک سەرۆکی ئەمریکا هەڵبژێردرا دەڵێت ئەو ڕۆژە ئیشم بوو و چوومە دەرەوە لەسەر شەقام یەکەم ناسیاوم دیت و ڕاوەستا و پێی وتم پیرۆزە وتم چی پیرۆزە وتی ترامپ هەڵبژێردرا هیچم نەوت و ڕێگاکەی خۆم ئیدامەدا چوومە ناو دوکانێک و سڵاوم کرد و ساحب دوکان منی ناسی یەکسەر وتی پیرۆزە وتم پیرۆزە چی پیرۆزە وتی ترامپ هەڵبژێردرا من هەر لێرە شار لە داخان قسەم نەکرد و ئیشەکەم جێبەجێ کرد و ڕۆشتم لای خۆم بیرم ئەکردەوە ئاخر هەڵبژاردننی ترامپ چ پەیوەندیەکی بێمەوە هەیە دوای ڕم کەوتە ناو پارکێک کە بەڕێکەوت لە هەموو ڕۆژەکانی تر شلوختر بوو هەندێک ژن و پیا و یەکتریان دەبینی گوێم لێ دەبوو پیرۆزباییان لە یەکتر دەکرد لە دوورۆ باسی ئەمریکا و ترامپم دەبیست پێم سیر بوو ئەوەی کە ئەو هەڵبژاردنە و ئەم پیرۆزباییکردانە بە هیچ شێوەیەک پەیوەندی بە ئێرانیەکانەوە نییە بۆ من و ئەم خەڵکە جگە لە مافی ئینسانی خۆم لە ئێران هەڵبژاردننی ئەمیان ئەو کەس لە دوورە دەست ئەهەمیەتی نییە بەڵێ کاک مەهدی لە درێژەی نووسراوەکەیدا ئەڵێ ئەوەی وا بۆ من مهمە ئەوەیە کە ئیتر شاهدی ئەم هەموو ئێشوازارە لە ژیان لە ئێران نەبم ئیتر کەس بە خاتری زبانی قەڵەمی دەنگی هۆنەری سەرکوت نەکرێ ئیتر شاهدی زیندانی سیاسی نەبن و ئیتر خەبەری یادام نەبیستم تۆ بڵی ئەم پیرۆزباییکردانە بۆ ئەوە نەبێ کە پێیان وایە گۆیە هاتنی ترامپ یارمەتیدەری ئەوان دەبێ بۆ گەیشتن بە مافەکانیان
هەروە کە دەڕۆیشتم بیرم لەم شتانە دەکردەوە بەخۆمم وت نابێ وابێ خەڵکی ئێران بەگشتی زۆر لەوە وریاترن کە قەناعەت بەشتی وا بکەن شاید کەسانێک هەبن وا بیرکەنەوە بەڵام بەگشتی خەڵکی ئێران چاوەڕوانی لە هیچ هێزێکی دەرەکی ناکەن کە ڕزگاریان کات بەڵام دەبێ یەک شت بسەلمێنن ئەوەی وا کەسانێک بە هەڵبژاردننی ترامپ پیرۆزبایی لە یەک دەکەن دەتوانن جۆرێکی تریش خوێندنەوەی بۆ بکەن لەم ساڵانەی دواییدا هەر ڕووداوێک بە پێچەوانەی حەزویستی دەسەڵاتی سیاسی لە ئێران بووە خەڵک پێشوازی لێکردووە ئەمەیش ممکنە هەروە بێ بڵێ کاک مەهدی لە ڕاستیدا ئەم پیرۆزباییکردە لە خۆشەویستی عەلی نیە بەڵکو لە بغزی عومەرە پێم وانە کەس لەسەر ئەو باوەڕە بێ کە هەڵبژاردننی ترامپ دەبێت تا خێر و بەرەکەت بۆ خەڵکی ئێران بەڵام لەوانەیە بیر لەوە بکەنەوە کە زەخت و گوشار بۆ سەر کۆماری ئیسلامی زیاتر دەکات هەڵبژاردننی ترامپ کاگمێدی دەڵێ بە بڕوای من بیانوویەک بوو تا خەڵکی ئێران لەلایەکە ڕق و بێزاری خۆیان لە دەسەڵاتی سیاسی دەرببڕن و لەلایەکی ترەوە ئیدامەی بزوتنەوە ناڕزاتی خۆیان نیشان بدەن دەتوانێت نیشاندەری پەیوەندی و هاوپشتی خەڵکی ئێران بێ کە چاوەڕوانی هیچ هێزێکی دەرەکی نین و لە هەر دەرفەتێک بۆ هەر بیانویەک هەوڵ ئەدەن خۆیان بەهێزتر بکەن و ڕێگەی خۆیان هەموار بکەن کەوابوو پیرۆزباییکردن بە بۆنەی هەڵبژاردننی ترامپ دەتوانێت تەفسیر و تعبیرێکی تری بۆ بکرێمە کاگمێدی نووسێتی هەروە گوتم لە بغزی عومەرەوە وتنەوەی نایەکی گەورە لە ئیدامەی ناوتنەکانی تا ئێستا بە دەسەڵات و سیاسەتەکانی لە ئێرانە زۆر سپاس دەکەین لە کاگمێدی بچین ناو بڕێک ببینن دواتر دێنەوە نامێکی تر دەخوێنینەوە فەرموو چاوە نامەی کاگرەحمان دەخوێنینەوە کاگرەحمان نووسراوێکی هەڵبەت بۆ نردوین نووسیوێتی هەموو جارێک قسە و باسەکان سەبارەت بە داهاتووی ئێران گەرمتر دەبن بەڵام پرسیاری سەرەکی ئەوەیە کێ ڕوخێنەری دەسەڵاتی دیکتاتۆریەتە لە ئێران ئایا هەر کەس و هێز و لایەنێک دەتوانێت ڕوخێنەری بێت و ئەم کارە بەکێ دەکرێت ئایا گەڕانەوە بۆ ڕژیمی پێشوو کە ژمارەیەک لە ئۆپۆزیسیۆن بانگەوازی بۆ دەکەن دەتوانێت بژار دەبێت هەمووان دەزانن کە لە دەسەڵاتی دیکتاتۆری پێشوو لە جۆری پاشایەتی و دیکتاتۆریەتی ئێستاش لە جۆری ئاینی زۆربەی خەڵکی ئێران لە مافەکانیان بێبەشکراون سەرکوت کراون و ژیانیان تاڵ و ناخۆش بووە لە ڕاستیدا لە وڵاتێکدا کە ئازادی نەبێت هەموو شتێک ڕنگ و سیمای دیکتاتۆریەتی پێوە دیارە گرنگ نییە ئاڵا هەڵگرانی وها دەسەڵاتێک هەڵگری کام قوتابخانە یان ئایدۆلۆژیایەک پاشایەتی بێت یان ئاینی یان هیتر هەر بۆیە ئازادی گرنگترین و پیرۆستترین وشەی سەرەکیە کە مرۆڤ دەبێت خەبات و شەڕی مان و نەمانی بۆ بکات ئەمە ئەرکی هەموو مرۆڤێکی وشیارە لە ئێراندا دەبێت ئازادی بۆ هەمووان بێت ئەگینا ئازادی نییە بەڵێ کاگە ڕەحمان لە بەشێکی تری نووسراوەکەی داڵێ بۆ پێش دەتوانین هەز بۆ ڕاستیە بکەین کە لە دیکتاتۆری شاو دیکتاتۆری ئاینی ئازادی بۆ کۆمەڵگا هەر نەبووە کەوایە دەتوانین لەوە بگەین کە بۆچی دیکتاتۆر و دەسەڵاتە دیکتاتۆرەکان لە ئازادی دەترسن ئازادی مانای کۆتایی دیکتاتۆریەتە لەم جۆرە ڕژیمە دیکتاتۆرانەدا یەکەم کار ئەوەیە بە بیانووی جیاوازیەک بۆ پاراستنی یەکپارچەی وڵات و ئەوەی تر بۆ پاراستنی ئاین ئازادی بکوژن لانگرانی دیکتاتۆریەت لە ئێران لە کۆمەڵگای نێودەوڵەتیدا بە شێوازی جۆرا و جۆر دەرکەوتون و ئالتەرناتیڤ داتەتاشن بەڵام بەهۆی ئەو کارنامەی تا ئێستایان سەر نەکەوتون و لەلایەن جەماوەرەوە قبول نەکراون بەڵێ کاگرەحمان دەڵێت پندێکی بەناوبانگ هەیە کە هاوکات وانەیەکی گەورەشە لە مێژوودا دەڵێ تاقیکردنەوەی تاقیکراوەکان هەڵەیە خەڵکی ئێران بە ئەزمون فێری ئەوە بوون کە هەرگیز نابێت تەسلیمی دیکتاتۆریەتی پاشایی یان دیکتاتۆریەتی ئاینی بن چون ئەم جۆرە دەسەڵاتانە لە ئێران تاقیکراونەتەوە و بەدناو و بە نەفرەت کراون ئەلبەت هەموو کەسێک دەزانێت گەیشتن بە ئازادی کارێکی ئاسان نییە چونکە ئازادی گەوهرێکی بەنرخە و بۆ گەیشتن بە ئازادی پێویستە پشگیری یەکتر بکرێت و ڕێخستنی بۆ بکرێت و ئاستەنگەکان تێپەڕێنرێت گرنگترین ئاستەنگەکان هەر ئەم ئالتەرناتی و دەستکردانەیە کە ئەزمونە تاقیکراوەکان ڕنگ دەکەن و بە قیمەتی قەناری دەیفرۆشنەوە بە خەڵک ئێستا ئێران گۆڕەپانی شەڕێکی ئاوا سەختە ئەمیر دیکتاتۆری پاشایەتی و دیکتاتۆریەتی ئاینی هەمیشە خەڵکیان لە ئازادی بێبەش کردووە حەزبگەلێک یان دروست کردووە و دروشمگەلێک یان بەرز کردووەتەوە و چەک و سوپا و
دەستگایان بۆ سەرکوتکردنی ئازادی لە کۆمەڵگادا بەکارهێناوە. گرتن، ئەشکەنجەدان، لە سێدارەجان، کوشتن، تیرۆرکردن، شەڕخوازی، تاڵانکردن و پیلانگیڕی لە دژی خەڵک و بزوسنەوە دژە دیکتاتۆریەکان بۆ ئەم مەبەستن. هەناردەکردنی بناژۆخوازی ئیسلامی و هەڕەشە و ڕوفاندن و بارمتەگرتن و بە شەیتانکردن لە دژی ئۆپۆزیسیۆن بۆ هەمان مەبەست بەشێک لە کارنامەی ئەم جۆرە لە دەسەڵاتن. دەسەڵاتی دیکتاتۆرەکان بە دوای مانەوەن لە دەسەڵات. کوشتنی ئازادی و سەلماندنی بێمافی بە خەڵک ڕێگای مانەوەیانە. کۆماری ئیسلامی ئاوێنەی باڵانوێنی ئەم واقعەتەیە. بەڵام خەڵکی ئێران قوربانیەکی زۆریان داوە بەرامبەر بە دوو دیکتاتۆریەتی پاشایەتی و ئاینی و زیاتر لە 120,000 گیان بەخت کردویان داوە. ئەوان بڕیاریان داوە بۆ هەمیشە دیکتاتۆری لە وڵاتەکەیاندا بنبڕ بکەن. زۆر ئاسەنگیان تێپەڕاندووە و ئەزمموی زۆریان کەڵەکە کردووە. بەڵێ چاوان کاگرەحمان لە بەشێکی تری نووسراوەکەی دانووسیوتی مەسعود پزیشکیان پاسداری وەلی فەقێوە لەلایەن ڕوتی بەناو ڕفڕۆخوازەوە پاڵپشتی دەکرێت. بەڵام خۆی باسی لەوە کردووە کە ملکەچی وەلی فەقێوە لەلایەن عەلی خامنەییەوە بۆ پۆستی سەرۆکۆماری دەستنیشان کراوە. بەڵام لەو کاتەوە کراوە بە سەرۆکۆمار زیاتر لە 350 کەس ئێدام کراون. گرانی و هەژاری زیادی کردووە و شەرخوازیەکانی ڕژیمی مەسەبی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا گەیشتۆتە لووتکە. ئەوە لە بیر نەکەین کە پزیشکیان خۆی وتبووی کە بۆ ڕزگارکردنی دەسەڵاتی ئاینی هاتوۆتە مەیدانەکەەوە. بە ئاوردانەوە لە دیمەنی ئەمڕۆی ئێران دەیبینین لە ڕۆژانی بەرزبوونەوەی گرژی نێوان فاشیزمی ئاینی و ئیسرائیل لەسەر لوبنان چاوبڕین بۆ گۆڕینی ڕژیمی ئێران لە ئاسمانەوە وەک نمونەی مەلا نەسرەدین و هێلکەکەیە. مەلای ساویلکەمان ویستی باڵندەیەک لە ئاسماندا بفرێت و هێلکەیەک بکات و بکەوێتە خوارەوە بکەوێتە سەر سەبەدەی مەلا و خۆی و خێزانی لەسەر سفرە هێلکەکە بخۆن. بۆیە ئێران هەرگیز بە چارەسەری ئاسمانێک ناگات بە ئازادی. ئێران مڵک و ماڵی خەڵکی ئێرانە و ڕووخاندنی دیکتاتۆریەتی ئاینی ئەرکی خەڵکی ئێرانە. هەروەک چۆن خەڵکی ئێران دیکتاتۆری پاشایەتیان ڕووخاند. کارڕەحمان لە کۆساییدا ئەڵێ چاو نەبڕین لە دەست و پەنجەی زلهێزەکان بۆ ڕووخاندنی ڕژیمی مەسەبی یەکێک لە شاکارەکانی خەڵکی ئێرانە. تاکە داواکاری خەڵکی ئێران لە دەوڵەتەکانی دەرەوە ئەوە بووە کە ئەگەر ئێوە پشتیوانی لە بزوسنەوەی احترازی دەکەن لانیکەم پشتیوانی لە دیکتاتۆری ئاینی مەکەن. شاعری ناودار سائب تەورێزی لە شعرێکی داوتوویەتی ئەگەر گرێک ناکەیتەوە مەش بە بەگرێ. ڕووخاندنی دیکتاتۆری ئاینی لە ئێران شتێکی لە ناکاو بە هەڵکەوت نییە، بێ یاسامەندی و لە خۆڕانیە. دیاردەیەکی زانستیە و پەیڕەوی لە یاسا بێمشت و مڕەکان دەکات. بیناکە دەبێت خشت بە خشت دروست بکرێت. لە بۆشاییدا بەدیلی جەماوەری بۆ ئەم ڕژیمە دەرناکەوێت. ئاڵتەرناتیڤێکی واقعیانە و دیموکراتیک لە نێو بزوسنەوەی جەماوەریدا سەر هەڵەدات. پێویستی بە تیۆری و استراتیژی و بناغە و ڕێخستنی توکمە هەیەکە ساڵانێک کاری لەسەر کرابێت. بربەستەکانی تێپەڕاند بێت و تامی ساردی و تاڵی سەردەمی چێشت بێت. بە بیرۆکە و تیۆری دیکتاتۆریەت ناکرێت دژی دیکتاتۆریەت هەنگاو بنرێت. تۆ ناتوانی بەبێ تێچوون و نرخ و خەرج نەکردن متمانێ خەڵک بەدەست بهێنیت. دەبێت ڕەگۆڕیشەت لە ئێراندا لە نێو جەماوەری کرێکار و زەحمەتکێش داکوتابێت. بەڵێ زۆر سپاسی کاگرەحمان دەکەین بۆ ئەم نووسراوەی و هەڵوێستێکی زۆر دروست و گونجاویش بوو. سپاسی کاگرەحمان دەکەین لێرە بچین ناوبڕێک ببینین باتە دێنەوە ئاخرین بابەت پێشکەشتان دەکەین. حکوومەتە نییە مێ خۆی دەوڵەت نییە. هین دەوڵەت نەکوڕی لە کوشتین ناداین تاقە کوڕەکەم بوو تاقە کوڕیان بمرێ. شەڵا دەمرێت دانێکی لەق بێ دەبێ بڕوە دەبێت کێشرێت.
دەمات کە بۆنی سەد بەهاری لێوەدێ بۆنی دەشتی بەختیاری باوەشی چیار بەدەستی بابە بۆ چناوی لێوەدێ پێم مەڵێ کە داکەوم پێم مەڵێ کە داکەوم مەڵێنە هاتنەوە ئەوەی کە چوون مەگیری بۆ خەساری بێگەڕانەوە ڕێگەمان دوور و سەخت و قاڵترە پێم مەڵێ کە داکەوم پێم مەڵێ کە داکەوم خۆشەویستەکەم ئێمە نوێنەری خەباتی ڕۆژ هەڵاتی سووری ئاگرین ڕۆژ هەڵاتی سووری ئاگرین فێر نەبووین بەزین و دابەزین ڕانەهاتوە چاوی قارەمانی کورد بە شەو نمیگرین فێر نەبووین بەزین دابەزین ڕانەهاتوە چاوی قارەمانیمە بە شەو نمیگرین پێم مەڵێ کە داکەوم پێم مەڵێ کە داکەوم خۆشەویستەکەم لە پەنجەرەی نیوە تاکی بوومە لێڵاوە چاوی من لادی منی کچی بەیانیە لە حەنجەرەی زەمانەوە گوێم لە زەمزەمەی زوڵاڵی زەوردەکانی کانی گوێم لە زەمزەمەی زوڵاڵی زەوردەکانی کانی ئازیزان دوایین بەشی بەرنامەکەمان یادێکە لە دوو ئازی زۆر بەداخەوە ئاگادار بووین کە ڕۆژی یەکشەممەی ڕابردوو 20 خەزەڵوەر یەکێک لە دڵسۆزانی بزوتنەوەی شۆڕشیرانەی کوردستان چرۆخانمی محەممەدی خوشکی هاوڕێ برایم محەممەدی ناسراو بە برایم مینەشەم بەهۆی جەڵتەی دڵ بەداخەوە گیانی عزیزی بەخت کرد. چرۆ لە بنەماڵێکی شۆڕشیێر لە ئاوایی سیسێر سەر بە ناوچەی گەورکی سەردەشت چاوی بەژین پشکەوت. باوکی کاگمینە شەم کادری حیزبی دموکرات کمیتەی انقلابی بوو کە ژیانی تەرخانی شۆڕش کرد و ساڵی 1347 هەتاوی لەگەڵ ژمارەیەکی تر لە هاوڕێیانی لە تێک هەڵچوونێکی چەکداری لەگەڵ ئارتەشی سەرکردگەری پاشایەتی یانی عزیزی بەخت کرد. دایکی چرۆ ئەدایە فاتم سەرپەرستی منداڵانی بە ئەستۆ گرت و هەست و بیری شۆڕژگیری لە بنەماڵەدا ئێدامێ بوو. چرۆ لەم بنەماڵەیەدا گەورە بوو هەر لە تەمەنی لاویەوە شان بە شانی بنەماڵە و بەتایبەت کاک برایمی برای کە یەکێک لە کادرەکانی کۆمەڵە بوو ئەرکی شۆڕژگێرانێ بەڕێوە دەبرد. سیمایکی میهرەبان و دڵسۆز و نزیک لە دڵان بوو. کەم پێشمەرگەی کۆمەڵە هەیە کەڕێ لە سیسر نەکەوت بێ و لەگەڵ چرۆ ئاشنا نەبوو بێ و خاترەی خۆشی لە هەڵسو و کەوتی شۆڕژگەرانی چرۆی لەبیر چوو بێ کە چلۆن بە دڵ و گیان ئەرکەکانی بەڕێوە دەبرد. ئێمە لە ڕێگەی ئەم بەرنامەوە سەرخۆشی خوڵی خۆمان پێشکەش بە بنەماڵە و خزم و کەسوکار و بەتایبەت هاوڕێ برایمی مینە شەم دەکەین و خۆمان بە بەشداری غەمیان دەزانین. یادی عزیزی بەرز و پیرۆز بێت.
ئاگادارکراین کە ڕۆژی چوارشەممە 23 ڕەزبەر زۆر بەداخەوە فریشتەی کەیوان مامۆستای فێرگە و لەبیری خانەنشینی دایرەی ئامۆزش و پەروەرشی شاری سەقز لە تەمەنی 73 ساڵەیدا بەهۆی نەخۆشی و ناجێگیربوونی باری تەندروستی کۆچی دوایی کرد. پێویستە بووترێت دادەفریشتە خوشکی هاوڕێی گیانبەخت کرد و کاک مەحموود کەیوان سیمای خۆشەویستی ناوچەی سەقز کە هەر لە سەردەمی ڕاپەڕینی ساڵی 57 بە دژی دەسەڵاتی پاشایەتی و دواتر دژ بە دەسەڵاتی سەرکوتگەری کۆماری ئیسلامی یەکێک لە چالاکانی بزوتنەوەی شۆڕشیێرانی کوردستان بوو. دادەفریشتە لەم ڕێگا دوور و درێژەدا ببووە خوشکێکی دڵسۆز و مێهرەبان و هەمیشە خەمخۆر و تاسەباری کاک مەحموود لە شاخ و دواتریش لا هەندران. دادەفریشتە تا دوایین هەناسەکانی ژیانی تا مەزرۆی دیدار و دیتن و لە ئامێزگرتنی براو هاوڕێی خۆشەویستی واتە کاک مەحموود بوو کە سەد مەخابن مۆتەکەی مەرگ مەودای بە ئارەزوەکانی هەردووکیان نەدا و ئاواتەکانیان چووە ژێرگڵ. تەرمی دادەفریشتە ڕۆژی دوایی لە نێو ئاپۆڕەی خزم و کەسوکاری لە گۆڕستانی ئایچی ئەسپەردەی خاکرا دواتر مەراسمی پرسە و سەرخۆشی لە نێو جەماوەرێکی زۆر لە ژنان و پیاوانی بە ئەمەگ و بیرمەند و دکتور و شانۆگەر و مامۆستانی فێرگە و زانکۆ و هەموو چین تۆژێکی شاری سەقز لە مزگەوتی چواریاری شەقەمی زانکۆی پامینۆری ئەو شارە بەڕێوەچوو. هەر لێرەوە لە تەلویزیۆنی کۆمەڵەوە و لەم بەرنامەیەوە هەر بەدڵ پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵە و خزم و کەسوکار و بە تایبەت شاری سەقز دەکەین و خۆمان بە بەشداری خەمیان دەزانین. یادی ئازیزی بەرز و پیرۆز بێت. بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیە ئێمە و بینەران زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. دووبارە چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندی تەلەفۆنی ئێوەی بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان حتمما پەیوەندیمان پێوە بگرن و ڕاوبۆچوونەکانتان باس بکەن. ماڵەوە. ماڵەوە.